تباسة تماشاك زين تماشى يميكن رنجرة من وقتان ما وانا دانا السمع يعني وانا كين ناس ما شانا ناسم أبجم زانا دي يلا أتشم أمانة كين دنیای مبلغ و چند مسیحی دیکه الدنيا كمان اویا أوا ورن كان شريكي باش بندوزي وتعالى ورن دەست ڕاگرن وچی دەست ڕاگری هەرچی بێ ئەوە دەمرێ ئیدی بەردەستن بەوەی فایدەی نییە ئێمەش هەرەمە دەڵێنی دی ئێستا کەو دەمرێ ئیدی چەند بەردی زیادی چتە و فێرێکی هەیە ها ئەو زۆرێ لە هاوبڕوایانی ئەمەی گومڕا کردووە دەبینم کە لە ڕێنمونیەکانی موسا بۆ پەیڕەوانی ئێوە هیچ نازانن ئەرکی ئەوان ئەمەیە کە کەس بە دوژمن نەزانن جگە لە نەفسیان ئەرکی ئەوانە کە محکوم نەکەن جگە لە نەفسیان دنیا سزای کارەکانی خۆی دیوە ئێوە حەقتان نییە کە ئەو سزا بدەن و بەربەرانی بکەن یەکسکە چی بەستە بڕۆ ئێستا ئەلعان بردیان لەتە دا بە فریاتان بگەڕن دنیا یەکسکیان دەیە لە ئێوە فریوکە هاوار لە ئێوە فریوکاران هاوار لە ئێوە هاوار لە ئێوە فەریوکارانێک کە زەکاتی نەعنا و زیرە دەدەن بەڵام گەورەترین ئەحکامی ڕەحمەت و عەداڵەت و ئیمانتان وەلا ناوە ئێستا چی بکەم خوددایە هاوار لە ئێوە کە جوان دەنوێنن بەڵام ناوەکەتان بڕیە لە ئێسکی مردوەکان و پێسەکان چۆن بۆ ڕزگاریان هاوار لە ئێوە کە قەبرەکانی پێغەمبەران خاوێن دەکەنەوە و قەبری گەورەکان دەرازێننەوە بەڵام لە پێغەمبەران پەیڕەوی ناکەن هاوار لە ئێوە ڕزگاریان من ڕزگارتان دەکەم وەرە پێشێن
ئادۆنیا خاوەنشکۆ ماکسیمیلیانوس بۆچی خۆتان خستووە مەترسی من گەیشتوومەتە ئاخری ڕێگا تەقالای ئێوە بێ ئاکامە من ئێوە ڕزگار دەکەم دەبێت کەرەسێک بدۆزمەوە ئێوە نابێ نیگەرانی من بن کاتی وەساڵ نزیکە من لە ئێوە زووتر گەیشتوومەتە مەبەست ئێرە بەجێ بێڵن هەر ئێستا قەراوڵەکان دەگەن خاوەنشکۆ ئێرە بەجێ بێڵن لێرە بڕۆن چۆن ئێوە بە تەنیا بەجێ بێڵم کەسێک وا لەگەڵ معبودی خۆیدایە تەنیا نییە تکا دەکەم بڕۆن خداحافظ ئادۆنیا خداحافظ بە هیوەی دیدارە تا ڕۆژی قیامەت بەس جولیۆس خاوەنشکۆ لە شەوی ڕابردوودا ئادۆنیای مەبەلەغ لە خاج درا ئافرین جولیۆس خۆتان بۆ ئاهەنگی پێشوازی ئامادە کردووە بەڵێ شار ئامادەی پێشواز لە ئیمپراتورە زۆر چاکە ئەمڕۆ فیلادلفیا ئامادەی پێشوازی لە ئیمپراتور ئادریانوسە وە بێرم بێنەوە کە بە هەمووتان پاداشتێکی شیاو بدەم تەنانەت ئەو کەسانە کە هیچ کاریان نەکردووە و لە درێژەی ئەم چند ڕۆژەدا چوونەتە گەشت و سەیران و لە دەرەوە شار بوون بەبەست ماکسیمیلیان خۆ نییە جولیۆس بۆچی نا خاوەنشکۆ دەرفەتێ بدە تا بە خزمەتی فیلیاس بگەم لە شمشێر وەشاندی خۆشم دێ نەترسانە شمشێر دەوەشە دێ دەتکوژم فیلیاس خاوەنشکۆ دەرکەوانان هەواڵیان هێناوە ماکسیمیلیان 4 ڕۆژ لەوەبەر شاری بەجێ هشتووە هیچ شتاش نەگەڕاوەتەوە نیگەران مەبە وەڵامیان گۆمان و دوودڵەیە تۆم لێ پێشدادا تلمی خابیستووە هەستە ئاخری جەنابی ماکسیمیلیانیش تەشریفیان یادا جەنابی جولیۆس دەیەوێت بزانێت کە ئێوە لەکوێ بوونەوە و چیتان کردووە هەڵبەت
هەڵبەت باشتر وایە لە پێشدا وەڵامی ئەو بدەیتەوە. جۆلیۆز لە هەموو حاڵدا نیگەرانی حاڵی منە. هەڵبەت منیش بۆ دانی گزارش هاتوومەتە خزمەت. هەواڵەکانی گەیشتوو باسی پەرەسەندنی تێکۆشانی ئاوایەکانی سەر ڕێگای ئیمپراتۆریان دەکرد. و من ترسم لێ نیشتە بوو کە ئیمپراتور هێرشی بکرێتە سەر. کەوا بوو دەبوایە بە خێرا کارێکی بە پڕشتانەمان کرد بە. کەوایە بۆ لێکدانەوەی کاروبار و دانی گزارش پێویست بوو کە سەرێکم لە ناوچە دابە. بەختەوەرانە بەو چەشنەش کە گزارش درابوو بارودۆ خراپ نییە و نیگەرانیەک لە گۆڕێدا نییە قوربان. باشە وا دیارە جەنابی جولیۆس هیچ وەڵامی خۆی دەست کەوتووە. وریابن نەکەوە وشیار هەموازە بە سەلام چۆنی؟ سەلام بابگیان سەلام ڕۆڵە چۆنی؟ سەلام شاکی بابە زۆر تاسەوەم کرد بوو منیش هەروە ڕۆڵە منیش هەروە. دەبێ خاوەنشکۆ خۆشی ڕابوارد بێ کە بە تەمای گەڕانەوە نەبوون. شکر بۆ خوددا تەنیایەکی باش بوو. بەڵام خاوەن شکۆ کارێکی باش نەکرد لەم هەلومەژەدا شارت بەجێهێشت. بێگومان جاسوسان نەبوونی ئێوەیان تا ئێستا ڕاگەیاندووە. گالوسی ڤایس تۆ دەزانی لە کەسێ جگە لە خودداش دەبێ بترسین؟ ها؟ چ خەبەر؟ لە نەبوونی منە شتێ نەخۆماوە؟ ڕووداوی ئادۆنیا دەزانم. تۆ ئەمەت دەزانی؟ هەرێ لە ئاخرین ساتی ژیانیدا لەلای ئەو بووم. چوزانی کە بەسەرهاتی ئەو چارەنووسی ئێمەش نەبێ. چارەنووسێک کە خوددا بۆ ئێمەی دیاری دەکات بێگومان زۆر باشە. ئەگەر خوددا ئێمە بەر لە وادەی دیاریکراوە بام بکاتەوە خزمەتی خۆی دەبێ غەمناک بین؟ خاوەن شکۆ ڕاستیەکەت بوێ تەنیا خاتوهێلێن نییە کە دەترسێ. منیش نیگەرانی سبێنێم لەسەر ئیزنتان. هاتن و چوونی ئیمپراتور بێزەرەر و زیان نییە. ئەسڵەن نیگەران مەبن تا کۆتایی کار ئەوەندەی نەماوە. بە یارمەتی خوددا بڕیارگەلێکم گرتووە. خاوەن شکۆ پاش 4 ڕۆژ ئاخرەکە هاتنەوە. دەزانم چەندە چاوەڕوان بووین. خاوەن شکۆکان یومانیست و تلمیخا. بڕۆین کوڕەکە. درود بۆ خاوەن شکۆ ماکسیمیلیان. درود بۆ دۆستانی چاکم. سەیرە چلۆن جەنابتان وە بیری شار و وڵاتی خۆتان کەوتونەتەوە هاتوونەوە. لە پێشدا خۆوت بوو تا بۆ ئەم بارودۆخە نالەبارە ڕێگا چارەیەک دۆزمەوە ناگەڕم. وا دیارە بە کامیش گەیشتووی. ئەگەر خوددا یارمەتیمان بدات هەرێ. خاوەن شکۆ ئاگادارن؟ ئادونیا؟ بەڵێ دەزانن. دەی بۆ ڕزگاری ئەو دەبێت چکاری ئەنجام دێن.
ئێمە ئیدی ناتوانین بۆ دنیا کاری بکەین. دەبێ تاوانباری ئەسڵی ئەم جەنایەتە سزا بدرێ. قسەی سەیر دەبیستم. خۆ تۆ نەیاری کوشتنی ئەمپراتۆر ئادریانوس بوویت. ئیمپەراتۆر دەکوژین، بەڵام نەگەڵ کوشتنێکەوە بیر لێ دەکەنەوە. ئێمە بۆ بیستنی بڕیاری تۆ هاتووین. پەلە مەکەن. لەسەر دەرفەت و بە کاتی خۆی ئاگادارتان دەکەم. باشترە سرە لە بەندیخانە بدەین. ڕەنگە بتوانین کارێ بۆ ئادونیا بکەین. من کە هیچی وایەکم نییە. مارسلوس درود بۆ خاوەنشکۆیان. ئەوانە لەبەر چی ئەشکەنجادەن؟ بۆ قسەکردن خاوەنشکۆ مەسیحین حکمی شەلاقیان بۆ دەرکراوە. بەسیەتی ڕزگاریان کەن. خاوەنشکۆ بەڵام هێشتا تاو نەبووە. مەگەر نەتبیست وتم بەسیەتی. بەسیەتی ئەوانە بکەنەوە بیامرن بۆ بەندیخانە. مارسلوس بەڵێ خاوەنشکۆ. ئادونیای مۆبەللیغ لەکوێیە؟ نیوە شەوی ڕابردوو لە خاش درا. بۆچی نیوە شەو؟ لەبەر پێشگیریکردن لە هەراوهۆریای هاوئاینەکانی. دەتوانی بڕۆی. بەڵێ خاوەنشکۆ. بڕۆ دەی. بەپێشمکەوە دەی بیان بن. وەرە بزانم بێدەنگ بە پێشکەوە بێدەنگ بە. هێشتا قسەکانی ئەو ڕۆژەی زەکەریا لە جۆمدا دەزرنگێتەوە. نابێ بزانین کە ئەم خوددایانە کارێکیان لێدەیانە، نابێ بزانین لەبەرچی ئەم پەیکەرەشکاوە خۆی نەپاراست. ئەم پەیکەرانە خۆ خوددا نین. خوداکان ئەم شەو تاوانی خوێنی زەکەریا دەدەنەوە. تاوانێکی یەکجار قۆرس.
جانەوەریکی زۆر باشە وەرە حیوان وەرە وەی خوددا مەیمونێکی جوانە باشکاریکە بۆ ڕزگاریە و بەداخەوە نەمتوانی هیچ کارێ بکەم. ئێوە خۆتان دەتانزانی کە تاوانیە ئادۆنیا قورس بوو وەرزگارکردنی نەدەگونجا. ئارە و کاتێکە هەڵیان گرت ئێری بەتەمای نەبوو ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. لعنەت لەم دنیایە لعنەت لە خوداکانیان کەچگە لە وەرگرتنی قوربانین ئێمە کارێکی دیگە ناکەن. لعنەت لەوان لعنەت لە ئیمپراتۆر ئادریانوس. تەرمەکەیان چی لێ کرد؟ دەڵێن تەرمەکەی دەبێت لەسەر خاج بێت تا ببێتە هۆی ترسانی باقی خەڵک. خۆزگە تەرمی لە خاش دراویان پێداینەوە. تەرمەکەی نازانم، بەڵام بەڵێنی دەدەم تۆڵەی خوێنی بکەمەوە. من بەڵێنیتان پێدەم. وای ئاگاتان لێ بێ، دڵنەوایی بکەن. ڕەنگە پاژەمەی دیمەنتان نەدی، بۆ هەمیشە خوداحافیز. خاوەنشکۆ شەوی ڕابردوو نەناسراوێ هەوڵیدا تەرمی ئەدونیا بڕفێنێ، بەڵام بە خۆراگری سەربازەکە نەیتوانی بە مەبەستەی خۆی بگا. یانی ئەم شارە ئەوەندە ناهێمنە؟ ئێوە چه غەڵەتی دەکەن؟ بڕۆ بەڵگەکانی پێویستیژی ماکسیمیلیان خڕکەوە ماتیوس. بەڵگەکانی باش دژی ماکسیمیلیانیوس دەبێت لە لای ئیمپراتۆر دیمەنی ڕاستەقینەی ئەو دەرخەم. بڕۆ ماتیوس بڕۆ.